سپاس بۆ ئامادەبوونتان وەکو جەنابتان ئەزانن ئەمڕۆ ئەم سمینەرە لە شاری کەرکووکی خۆشەویست دەربارەی چۆن بگەم بە ئامانجەکانم، چۆن ئامانجەکانم بێن مەدی، چۆن لە ژیان بەختەوەر بم بۆ هەموو چین و توێژەکان تەبەن ئێمە لەبەرەوەی هەمووی هەیە قوتابی و خوێندکار نەبووە تا بڵێم بۆ خوێندکارەکان قساکەین لەبەرەوە بابەتێکم هەڵبژاردووە کە ئەگەر خوێندکار بێت چۆن لە ژیانی خوێندن یا سەرکەوتووە بێت، چۆن پلاندانێت، چۆن فەلسەفەیەکی لە ژیانە بێ، ئەگەر ژن و مێرد بێت چۆن لە ژیانی هاوسەریە بەختەوەرە بێ، ینی نمونەمان لەسەر هەمووی هێنا بۆوانەیە یاگەر مامۆستا بێت چۆن لە ژیانی مامۆسایەتیە سەرکەوتووە بێ. کۆمەڵێشت ئەوەی مای دڵخۆشیە من نەمە یەکەم جارە سمینەرێک 1400 کەس بەشدار بێت و ئامادە بێت و لە کوێژ لە شارێکی وەکو کەرکووک کە خۆشەویستە لای هەمومان من هیوادارم ئیشەڵا سوودیان لێ وەرگرتوی وەگە جەنابیشتان هەندێکتان لێ ئامادە بوون خاڵەکان کە کۆمەڵێ شت هەیە ئینسان بەحقەت لە هەر شوێنێ بێ ئەبێ شارەزای سایکۆلۆجیای خۆی بێ، ئەگەر سایکۆلۆجیای ژن بێ، سایکۆلۆجیای پیا بێ، سایکۆلۆجیای قوتابی بێ، سایکۆلۆجیای هەرزەکار بێ، مناڵ بێ، ئەگەر شارەزای سایکۆلۆجی بەرامبەرەکە و نەبی لە ژیانە سەرکەوتوو نابی. بۆیە ئێمە ئینشەڵا تەمەنا ئەکەم هیوادارم ئینشاءڵڵا هیچ نەبێ سوودی هەبوو بێ بۆم ئامادە بووانە وە زۆر کەناڵی وەکو یۆگە تۆماری کرد و خەڵکێکی لە ڤیدیۆیە بە ڤیدیۆ بیبینێتەوانەیە قازانجی لە بێنە خۆش دەزانی لە هەموو دنیا ئینسان هەتا ئەمرێ هەرە بێ هەوڵ بە هەرە بێ شت فێر بێ چکە ژیان ئەمەگە زەحمەت بووە چەند هەوڵ بەی ئەوەندە هێشتا کەمە بۆ ئەوەی لە ژیانی هاوسەرگیریدا تووشی تەلاق و لێکجیابوونەوە نەبی، لە ژیانی خێزانیتا بۆی مناڵەکەەوە باش پەروەردەکەی، لە ژیانی مامۆستایەتیدا بۆی سەرکەوتوی خوێندکارەکان لێو ڕازی بن. ئیدی کۆمەڵێشتمان دەربارەی ئەوانە باس کردن سەعاتێ زیاتر باسیوانە ماکرد. پەیامی تۆ باوڕێ بۆ کەرکووکەکان ئەمڕۆ ئامادەبوونی ئەم ژمارە زۆرە لە کەرکووک بەراورد بە شوێنەکانی دیکە تا چەند پێشوازی کەرکووکەکان؟ وەڵڵاهی شانازیە بۆ من، ینی من لە هەموو شارەکانی تر کردوومە بەس هیچ شارێ وەکو کەرکووک ڕاستی بەپەرۆژ نین بۆ ئەم بابەتانە. لە شوێنی تر کردومانە زۆر لەمە کەمتر ئامادە بوون. ئیترەوەش لەوانەیە کوردایەتیەکە لە کەرکووک هێشتا تۆق بێت، چونکە کەسانێکن لەگەڵتان لەوانەیە دژی بەس لە سلێمانی لە هەولێر ئێمە تێر بووین لە کوردایەتی لەوانەیە ئەو شتەمان نەبێت ئەو چۆنەڵی گڕوتینە بۆ هەم بۆ کۆڕ و کۆبوونەوەکان و هەم بۆ چالێکە کۆمەڵایەتەکان چالێکی ڕۆشنبیریەکان. من هیوادارم ئینشاءڵڵا شانازی بەم هەموو کوردە دڵسۆزەواکەم، هیوادارم ئینشاءڵڵا ڕۆژێ لە ڕۆژان کەرکووک بگەڕێتەوانێ باوەشی دایکی گەورە کوردستان و گەر هەر ئاواز بێت هەر بەشێکن لە ئێمە و ئێمە شانازیان پێوەکەن زۆر مرتاحم لەگەڵیان ئەمڕۆ. وەڵڵاهی من لایەنی تەندروستی ڕێم با 10 جاری تریژێمەوە، من 4 جاری تریش پێشتر هاتووم بەڵام بەم قەرەباڵغی ئێستا نەبووە. ئینشاءڵڵا لە داهاتووە چەند بتوانینەوە لە خزمەتیان نابین.